بارانی بەخڕ و لافاو قەزاکانی سۆران و چۆمانی سەر بە پارێزگای هەولێری گرتەوە بۆ هۆیەوە ڕێگەی چەند گوندێک داخرا. بە پێی زانێرەکانی پامنێری پەیام لە دەڤەری برادۆستی سەر بە قەزای سۆران 9 گوند و لە قەزای چۆمانیش لە باڵەکایەتی 10 گوند بەهۆی لافاوەوە ڕێگەیان داخرا. شەوی ڕابردوو بارانی بەخڕ و لافاوی بەهێز دەڤەری باڵەکایەتی گرتەوە بۆ هۆیەوە 2 پردی پەڕینەوە داڕمان و زیاتر لە 50 ماڵی ژاوارە بوون و ڕێگای گوندەکانی پنقەڵات، برایەتی، پیرۆمەر، ئاشی بێکۆرێ، گوڵان، ڕۆست و گرتک، شلان لە دۆڵی ڕۆستێ پچراون. هاوکات لە دەڤەری برادۆستیش هەر بەهۆی بەهێزی لافاوەکەوە پردێکی پەڕینەوە داڕما و ڕێگای گوندەکانی هەڕین، ناوڕۆنی، سمحێلا، شیشکان، شەمزینگەلا، کەلک، گەلەڕەش، ماڵەمەلا و مزرێ تەلانی داخستووە. شەوی ڕابردوو لە چەند شوێنێکی قەزای چۆمەن و دەڤەری باڵەکایەتی لافاوی گرتوتەوە ناحەی حاجۆمەران دەربەند، گوندەژۆر و ناحەی سمیلان لە دۆڵی ڕوستێ ڕووباری دۆڵی ڕوستێ و گوندەکانی تووشی زیان بووە. خۆشبەختانە زیانەکان گیانی نین، زیانەکان مادین و زیانەکانی تریش زیانی خزمەتگوزاری ڕێگاوبان، ئاو، کارەبا و پسرانی ڕێگاکانی چەندین گوند و بۆیە ئێمە ئێستا سەرقاڵی ئەوەین ئەو خزمەتگوزاریانە بگەینینەوە هاونیشتیمانیان پسرانی ڕێگا چەند پردێک پەککەوتووە و تێکچوون و هیوادارین بتوانین لە ماوەیەکی کەم تیمەکان ئێستا سەرقاڵی ئەوەن کە ئەوانە بگەینەوە هاونیشتیمانیان ڕێگاکان و ئێستا وەک دەبینن سەرقاڵی ئەوەن. پێشتر ئێمە ئامادەکاریمان کردبوو ئەو ڕووباری دۆڵە ڕۆست خاوێن کرابەوە ئەگەر نازیانەکان زیاتر دەبوون. بەهانە ئێمەوە هاتن کە خاوێنیان کردەوە گوێیان پێ نەگرتین، زۆرمان داوا لێکردن کە ئێرەمان بۆ پاککەنەوە، بەڵام 4 ڕۆژیمان بۆ دەنگدان کە 4 ڕۆژیمان بۆ دەنگدان ئەوجا خاوێنیان کردەوە. خاوێنەکەشان بەو شێوەیە نەبوو، هەندێکیان خاوێن کردەوە بۆ نمونە پردی سەرەوەی لادەی ئێمە، هەندێکیان خاوێن کردەوە کەچی ئێستا نەماوە، ڕێگا قەپات بووە، ڕێگای نێوان دۆڵی ڕوست و ڕێگای نێوان سمیلان و ڕوست و گرک و ئەوانە قەپات بووە کەچی بەداخەوە بانامانەوە نایەن. وا دیارە هەرام ساڵ ماوەی ئەوە دووەم جارەکەەوە لافاو لە دۆڵی ڕوست دێت، زەرروجانی زۆر بەرهاڵەتەن دەگەینێت، بە تایبەتیش لە ڕێگەی جستەکانەوە کەوا بابرین بە شێوەیەکی حکومەت بە شێوەیەکی ناڕ جستەکان دروست کرد، چونکە جستەکانی وا کردو کا ببنە بەربەستێکی کامل لە بەردەم ئەو لافاوەی کەوا بە شێوەیەکی بەرچاوەکە زیاد دەبێت بەسەر جستەکاندا دەگەڕێ و بۆی ئەمەوە زەرروجان دروست دەبێت. دوای ئەوەش کە جاری یەکەم لافاو هات، حکومەت هەرێمی کوردستان خەمساردێکی تەواوی لە ڕووی ئەو لافاوە یعنی خەمساردێکی تەواوی نوان نەیتوانی بە شێوەیەکی خێرا و تەواو ڕێگاکان چاک بکە، بەڵام دوای ئەوەی دەستی کرد بە چاکردنی ڕێگاوبانەکان. وای دیارە بۆ جاری دوم لافاوەکە هاتەوە هەمان زەرروجانی لە هاوڵاتیاندا کەوا چەندەها 3 جسر و تەواو وێران بووە.